جیاوازی وتەکانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ و سیاسەتەکانی دەرەوەی حکوومەتی ئەو وڵاتە بۆتە جێگای سەرنج و تێڕوانینی چاودێران و میدیا و ڕۆژنامە جیهانیەکان. ڕۆژنامەی نیویۆرک تایمز تەواوی پێچەوانیەکانی ترەمپ و سیاسەتەکانی دەرەوەی حکوومەتەکەی لە ماوەی هەفتەی ڕابردوودا خستە ڕوو دەڵێت نەگونجاویەکی ئاشکرا لە نێوان سیاسەتەکانی سەرۆکی ئەمریکا و حکوومەتەکەیدا هەیە بە جۆرێک کە لەلایەن دۆست و دوژمنەوە درکی پێدەکرێت. بە نمونە کۆنگرێس و هەواڵگری ئەمریکا لەسەر ئەگەری دەستوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا وەستاون و ترەمپیش بابەتەکە بە هەڵبەسترا و دادەنێت و لەگەڵ سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین نێوانیان باشە. هەروەها ڕۆژنامەکە باسی لەوەش کردووە کە بەرپرسانی حکوومەتی ئەمریکا هەفتەی ڕابردوو هەڕەشیان لە رووسیا کردووە، بەڵام بەرپرسانی رووسیا ئاماژەیان بەوە داوە تا ترەمپ خۆی ڕاستەوخۆ بابەتەکە دەرنەبڕێت ئەو هەڕەشانە کاریگەریان لەسەر پۆتین نابێت. هاوکات وەلی ڕەزا نەسر ئەندامی دەستەی وانەبێژی پەیمانگەی نێودەوڵەتی لە ڕوونکردنەوەیەکدا لەو بارەیەوە ڕایگەیاندووە ناگونجاویەکی ئاشکرا لە نێوان ڕوونکردنەوەکانی سەرۆکی ئەمریکا و ڕوونکردنەوەکانی حکوومەتەکەیدا هەیە، وەک سەپاندنی سزا بەسەر بانکەکانی رووسیادا بە تۆمەتی هاوکاریکردنی کۆریای باکوور، بەڵام لە هەمان کاتدا دۆناڵد ترامپ پەیام بۆ سەرۆکی کۆریای باکوور دەنێرێت و دەستخۆشی لێ دەکات. جیاوازێکی تر لە نێوان سیاسەتەکانی ترەمپ و حکوومەتەکەی ئەوەیە کە هەفتەی ڕابردوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لەبارەی ئەگەری کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی جەختی کردەوە لەوەی کە ئامادەیە بێ پێشمەرج و لە هەر کاتێکدا بێت لەگەڵ بەرپرسانی ئێران کۆ ببێتەوە. دوای ماوەیەکی کە مۆزیری دەرەوەی ئەمریکا 3 مەرجی بۆ ئەنجامدانی کۆبوونەوە لەگەڵ ئێران خستە ڕوو.